چوارچێوەی هەماهەنگی شیعەکان دەست پێشخەرەیەکی نوێی ڕاگەیان بۆ دەرچوون لەو قەیرانە سیاسی عێراق بەدەستیەوە دەناڵێنێت. لە بەش یەکەمی دەست پێشخەرەکەدا نۆ خاڵی خستۆتە ڕوو کە تایبەتن بە یەکلاکردنەوەی پرسی سێسەرۆکایەتەکەی عێراق و داوای لەسەر جەملانەکان کردووە بەبێ مەرجی پێشوەخت ئامادەی دانوستان بن و گفتوگۆ لەسەر چارەسەر بکەن و ڕەچاوی بەرژەوەندەکانی عێراق و عێراقیەکان بکەن. باز لە پۆستی سەرۆک کۆماریش کراوە و دووپات کراوەتەوە کە پۆستی سەرۆک کۆمار گرنگە و پارێزەری دەستور و سیمبولی یەکێتی وڵات و سەروەری و پاراستنی یەکێتی خاکی عێراقە. بۆیە دەبێت سەرۆک کۆمار کەسێکی لێهاتوو دڵسۆز بێت و مێژوو ڕەفتاری چاک بێت. داواش لالایەنە کوردستانەکان کراوە هەوڵ بدەن لێک تێبگەن و ڕێکەوتن لەسەر کەسێ بکەن کە خاوەنی ئەو تایبەتمەندیانە بێت. سەبارەت بە پۆستی سەرۆکوەزیرانیش لە دەستپێشخەرەکەی چوارچێوەی هەماهەنگی شیعەکاندا باز لەوە کراوە دەبێت مافی زۆرینە و گەورەترین پێکاتە ڕەچاو بکرێت و کاندیدی سەرۆکوەزیرانیش ڕەزامەندی تەواوی ئەو هێزانەی هەبێت کە بەشداری حکوومەت دەکەن و بەرپرسیارەتی شکست و سەرکەوتن و لێپرسینەوەی لە ئەستۆ دەگرن. پێویستیشە کاندیدی سەرۆکوەزیران کارامەی و دەستپاچی و ئەزمموی سیاسی و ئابووری هەبێت. هەر لەو دەست پێشخەریەدا پێشنیاز کراوە پەرلەمانتارە سربەخۆکان کاندیدیان هەبێت بۆ پۆستی سەرۆکوەزیران بەو مەرجەی تایبەتمەندیە پێویستەکانی تێدا بێت بۆ بەڕێوەبردنی وڵات. چوارچەوەی هەماهەنگی پێشنیازیشی کردووە بەشداریکردن لە حکومەتی داهاتوو یان بوون بە ئۆپۆزیسیۆن بژاردەیەکی کراوە بێت لە بەردەم لایەنەکان و هیچ لایەنێک ناچاری هیچ کام لە بژاردەکان نەکرێت. ئاماژە بۆش کراوە چوارچەوەی هەماهەنگی لەگەڵ هاوپەیمانەکانی لیژنەیەک بۆ دەستپێکردنی دانوستان لەگەڵ لایەنەکان دادەنێت بۆ ئەوەی ئەم دەست پێشخەریە بچێتە بواری جێبەجێکردنەوە. لە بەشی دووەمی دەست پێشخەرەکەدا چوارچەوەی هەماهەنگی شیعەکان نۆ خاڵی تری خستۆتە ڕوو کە پێویستە هەموو لایەنەکان پابەند بن پێوەی. ئەو خاڵانەش تایبەتن بە گرێبەست و قەرزەکانی عێراق و هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردن و گۆڕینی کارمەندانی کۆمیسیۆنی هەڵبژاردن و پاراستنی مافی کەمینەکان و ڕێخستنی پەیوەندەکانی حکوومەتی هەرێم و بەغداد. جەختیش کراوەتەوە دەبێت پەیوەندەکان ڕێک بخرێن و بە پێی دەستور چارەسەر بۆ ناکۆچیەکان بدۆزرێنەوە و پەیوەندەکان شەفاف بن و چۆنێتی بەڕێوەبردنی سامانی سروشتی وڵات و پشتیوانی هێزەکانی پاسەوانی هەرێم و پێشمەرگە و پابەندبوون بە فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانەوە دیاری بکرێن. لە دیارترین خاڵەکانیش پابەندبوونی لایەنەکانە بە ئاوادانکردنەوەی ناوچە ڕزگارکراوەکان و داوای دروستکردنی سندوقی هاوکاریش کراوە بۆ پارێزگا هەژارەکان.